هذا خوشی جوانی قسمتی که باید ئەوەی جوان بێت ڕەنگ و جوانی و سکی پەڕەکانی بەڵێ پارەی خۆی بۆ کەناریش هەیە خزمەت نەکراوە بەڕاستی ئەمی لاوازە خزمەتێکی زۆر لەوانەیە پێوانێ خۆت بزانیت هەموو کەناریەک کەوتنەوەی زەحمەتە لە 6 مانگ بۆ ساڵێکی بێچێت اینجا ئەو خزمەتکردنەوە ئەو میلادبوونەی ئەو کەسە دەوری خۆیە بینێ ڕاستە زۆر ڕاستە کەناری جوان ئەبێ پارەی خۆی بکات خزمەتی جوان ئەبێ نرخی خۆی بکات پێ سوال ساڵاژیان دەستخۆشی پێکەم بۆ کەناریە جوانان بەزێر پرسیازە بۆچی هیچی ئەڵقێ خۆت کە قاچاکە وڵی کاک ڕەوەندەوە ئەمە لەگەڵ کاکسۆرانە کێشەیەکمانە من حەزم لە ئەڵقە نییە کەچی ئەویش ئەڵێ بە ئەوە نەبێ ناوێت من خۆم زۆرم پێ لە ماڵەوانێ لە حدودی 2 ساڵ کەناری زیاترم دووەڵا فریایان ناکەم زۆر جارێ کە من بڵم ئەڵقەیان بکەمە قاچی بەڵام نازانم عینێت دڵم تا ئێستا نایکرێەوە پێ بکەمە قاچی درەوە ڕێی خۆمە نازانم سپاس دەکەم باڵندەی بەڕێی بۆ جوانە هەموو باڵندەی جوانە من شخصی بەڵام جاری خۆنارنجی جەنابە دامە زیاتر نارنجی بەڵام سەرکی نارنجی دایمە کشمیشی لە نارنجی زیاتر سۆرانجیان لە سلێمانیە بە تایبەتی سلێمانی ئێمە حەزوزیوە ئاواتێکی زۆر ئەجیبیان کەناری کشمیشی زۆر ئەو مواسەفاتانە کەمە کەناری خەنەیی ئەو مواسەفاتانی ئێمە ئەزانین و ڕەنگێکی تۆکات هەیە و ڕەنگێکی جوانیان هەیە کەمە ئەوەش بۆ بۆنەی ئەوەی کە کەمن نرخەکانیان بەرزەبێتەوانێ ڕاست دەکەیت من پێت ئەڵێم من شخصی خۆم ئەڵێم خۆم ئەمە ڕێی خۆمە نارنجی سمبۆلی هەموو کەناریەکە زۆر جوانە ئەتوانی هەموو کەنارێکیشی لێ دروستیکە بەڵام لە نارنجی جوان لەوەی کە خۆت لە پێی ئەوەی کە خۆت خزمەتی بەڵێ قدرە لە کەناریە لێوانە ئێمە پرسیار بێزە بێچکدێ لەوانەیە تیا بێزە 50,000 یا شایەتی لەوانەیە وای دانێ 500,000 هێخۆ هەردووچیان بێچویتێری دوێ و یەک توخماتە و یەک ئەوەیە ئایا تۆ ئەوە بەڕاست ێزانی ئەو نرخە ئاوایانی هەیە کاڵێن ئەم پێچوانەی کاک سالارە بەس هیچ کەس دەکرێت مەفرستنیە زیانەکانی لێک ئاستا بێت ئەو جیاوازی گەوری نەبێت سۆران بەرز دەکەم سیارەکەت زۆر جوانە ئێمە هەموو کەناریەکە جوو دەگەین بۆ نمونە من 10 تاک 15 تاک لە کەناریە گرتم هەموو کەناریەکیان لە یەک ناچێت لەوانەیە لەو 10 تاکە لەو 15 تاکە یەک کەناری شاز بێتە دەرەوانێ لە هەمویان جوان دەبێت بەڵێ ئەو سعی خۆیەکە لە هەمویان بەرز لەسەر لەوانی پێکرێ لە نوحی کاکرێت بە قەدری نازانم چونکە ئەو خۆی وای هێناوە یتر مادێکی سینی خۆی هاتۆتە پێشەوە بە تایبەتی ڕەنگی خۆی وەرەگرێت جوان دەرەچێت عنی نەشاطی هەیە شتێکی جوانە خەڵک حەزی لێکات ئەو سعرە لەو کاتا بەرز دەبێتەوە من بە قەدری نازانم ئەوە بە قەدر نازانم کە ئەو کەناریە لە ناو هەمویانە جوان دەرەچێت لە ناو هەمویانە نەشاطێکی باشی هەیە پەڕێکی سرفی هەیە ئەزم شێوازێکی جوانی هەیە خەڵک حەزی لێەکە بەڵێ بە سەعری خۆی یان پرسیارێکمێت بۆ ئەوروپا یانێ کاکسۆران لەوێ چیاوە کاکسۆران لە ئەوروپاش کەناری هەیە فەرقی هەیە بە سعرێکی گرانتری فرۆشی و بە سعرێکی ئەرزانتر ئەوە چۆن موافقاتی وانە تاکسی بۆ ئەو پرسیارە زۆر زۆرترینە زۆر زۆرە مەبەستی شوشەکە کاکسالارە بگەومە ئەوێ ئەو خاڵە بەڕێی من ئەو کەناری کە کاکسالاری ها بە 800 بڵین ئێمە کە کاکسالارێ سەر بە نمونەیەرینەوە لەبەرەوەی ئەم کاکسالار لەگەڵ مانایە و کەناریە ناوە ئێمە قسەکانمان بە گشتیە ئێمە بە گشتی باسە ئێمە پرۆس نییە من زێبرا بەخێو کەم
بێچووی بەسەر دایک و باوکێ 5 بێچووەیە بێچووی یەکەم بتەوێت لەگەڵ دووەم گەورەتر دەرەچێت لەوانی بکە وەکو خۆت دەیزانی ئاخر ئەوانە وی بێچووی یەک دایک و باوکە با گەورەکە کە من بێنم بڵین بێنمە سەر فرۆشتنی با 100,000 بکە با 200 بکە بەس بێچۆکانێکی نایەم بە 8,000 نایەم بە 85,000 ئەبێ ئەوانی ئێمە ئەوەی کە مەبەستمانە ئەوەیە ئەو دەیری کە 800,000 بڵین کە کاکسانال بازیکردە دەبێت چوە بێچووی جیان جوانە با قەیچێکە ئەو نرخەی پێدەی بێنێ بەڵام لۆگەی کە نابێت جیاوازەکەی 1 بە 20 بێت نابێت 20 بە 1 بە 25 بێت یعنی هیچ نەبێ ئەگەر تۆ بڵینی وە قیمەتیش بێت ئەمە قەدرە بەڕێی من لە بەخێوکەرەکرێت نەک هەم لە کەنارەکەش کرێ و لە بەخێوکەریش ئەگەر ئێمە بتوانین لە ئەو پاچۆن چۆنیە کاتێکاڵی میران بەخێوکەری کەناری ڕەنگە دیکشمیژیە خەنەیە هەرچیەکە کەناریەکانی بەم شێوەیەکە ئەچیتە لای کە کەناری داناتوە لێ بکڕیجی یەک جیاوازی نییە دەبینی کەنارێک و کەنارێکی ئەمە تۆ ئارەزوی من ناچێت ئەوەی کاڵێ بژێرم بەدڵمە بەعینەن سیحرم ماتێنەوەی کە من خۆم بەدڵم ئەوە نییە بڵێ ئەمەیان زۆر جوانە بە نرخێ بدات ئەو بەڵێ من ئەمە کەناری خۆمە و یەک بێچووە و ئەوەی ئێمە لە ئیشەڵا ئەگەر بتوانین بەردەوام بین باسیەوە ئاکەین بێچووی ناشرین بێچووی جوانتر ئایا لەگەڵ کاکسەلار وانیشە هەموو مامەیەک زۆر باسمان کردووە ئەگەر ئێمە باسی جیناتی و راسی بکەین لە بێچووی ناشرین بێچووی جوان بکەین نەک لە بێچووی جوان کە هەموو ڕەنگ هەموو جوانێکی دەرخستووە جوانی لێ بگرین هەچ کەسێکیش پرسیاری هەیە لەسەر